جنابی سفیری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەغدا جنابی قۆنسڵ میوانە بەڕێزەکان هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو. خوشحاڵم ئەمڕۆ لێرە لە ڕێوڕەسمی ڕاگەیاندنی دەستپێکردنی بنیاتنانی کۆمەڵگەی تازەی قونسڵخانەی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان لەگەڵ ئێوەی بەڕێزدا بەشدار دەبم. دەستخۆشی و پێشوازی گەرم لەو بڕیارە دەکەم. ئێمە وەک هەنگاوێکی گرنگ و بەنرخ لێی دەڕوانین و هیوادارین سەرکەوتوانە لە کاتی دیارکراوی خۆیدا تەواو ببێت. بنیاتنانی کۆمەڵگەی قونسڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر کە یەکەم قونسڵخانەی باڵەخانەی تایبەتیە کە لە هەولێر دروست دەکات، نیشانەی بڕوا و متمانەی ئەمریکایە بە ئێستا و ئایندەی گەشی هەرێمی کوردستان. هەروەها دەرخەری خواست و ئارەزووی ئەمریکایە بۆ بەرەوپێشبردنی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو پەیوەندیە دیبلۆماسیانەی کە هەیەی لەگەڵ عێراقی فدرالدا. بەڕێزان، پەیوەندیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیەکی تازە نین و چەند قۆناغێکیان دەرباز کردووە. لە ڕاپەڕینی ساڵی 1991 گەلی کوردستان ئەمریکا لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی بۆ پاراستنی گەلی کوردستان لە ڕێزی پێشەوەی دروستکردنی ناوچەی ئارام بوو کە بووە هۆی پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو کاتەدا. تا قۆناغی ڕوخانی ڕژێمی بەعس و شەڕی داعش و شکاندنی ئەمریکا بەردەوام پەیوەندی باشی هەبووە لەگەڵ هەرێمی کوردستان و هەروەها بۆ پاراستنی سەقامگیری یارمەتی داوە و پشتگیری هەرێمی کوردستانی کردووە. ئەمڕۆژ لە قۆناغی سەقامگیریدا کۆمەڵگەیەکی تازە بۆ قونسڵخانەکەیان لە هەولێر دروست دەکەن کە بەردەوامی کاروانی ئەو پەیوەندیە و هیوادارین ببێتە هاوبەشێکی گرنگی ستراتیژی و درێژخایەن لەگەڵ هەرێمی کوردستان. گەل و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزەوە لە پەیوەندی و هاوکاری و پشتگیری سیاسی و سەربازی و مرۆیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڕوانن. بەبایەخەوە خوازیاری ئەوەن لە بواری سیاسی، ئابووری، بازرگانی، زانستی، کەلتوری و هەموو بوارەکانی دیکەدا لەسەر بنەمای بەرژەوەندیەکانی هاوبەش پەیوەندی تۆکمەیان لەگەڵ ئەمریکادا هەبێت، وەک چۆن لە هەوڵی بەردەوامدایە تا بە هەمان شێوە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ و ناوچە و جیهاندا هەبێت. گەل و حکوومەتی هەرێمی کوردستان هاوبەشیان لەگەڵ ئەمریکا و جیهانی پێشکەوتوودا هەیە، بڕوایان بە هەمان بەهاکانی ئازادی، دیموکراسی، مافەکانی مرۆڤ، فرەیی، کرانەوە، پێکەوە ژیان، پێگەیاندن و پەرەپێدانی توانەکانی ژنان و گەنجان، بازاری ئازاد و هەموو ئەو بەها و بنەمایانە هەیە کە جیهانی پێشکەوتووی ڕۆژئاوا لەسەری بنیات نراوە و کاریان بۆ دەکات. پێشمەرگە لەگەڵ بەرەی جیهانی پێشکەوتوودا لەگەڵ سەرباز و ئەفسەرانی ئەمریکا و هاوپەیمانانی نێودەوڵەتی پێکەوە شەڕی تێروریان کرد و پێکەوە بەرگریان لەو بەهایانە کرد. بەڕێزان، وێڕای دووبارە پیرۆزبایی و دەستخۆشی لە نێردەی دیبلۆماسی ئەمریکا جەنابی سەفیر کە لێرە دانیشتووە کە لە بەغدا تەشریفی هێناوە بۆ بڕیاری دروستکردنی کۆمەڵگای تازەی قونسڵخانەکەیان لە هەولێر ئەو ڕێوڕەسمە بە دەرفەت دەزانم کە پڕ بەدڵ سوپاس و دەستخۆشی لە بەڕێزان باڵوێز و قونسڵخانەکانی پێشووی ئێستای ئەمریکا لە بەغدا و هەولێر بکەم بۆ گرنگیدان و کاری باش و ماندووبوونیان لە پێناو بەرەو پێشبردنی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان. لێرە دەمەوێت سوپاسی تیمە سەربازیەکان و USAID و
هەموو ئەو ئاژانس و ڕێکخراوە ئەمریکەکان بکەم کە لە هەر بوارێکدا لە هەرێمی کوردستان و کاریان کردووە و خزمەتیان کردووە دەستخۆشیان لێ دەکەم و چاومان لە پەیوەندی باشتر و تۆکمەترە هاوکاری و هەماهەنگی زیاتری نێوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هەرێمی کوردستانە هیوادارین هەموو وڵاتانی دیکەی دراوسێ و ناوچە و جیهان بە هەوان شێوەی ئەمریکا باڵەخانە و کۆمەڵگای نوێنەرایەتی دیبلۆماسی خۆیان لە هەرێمی کوردستان دروست بکەن. Prime Minister, Madam Minister, distinguished guests, it is my great pleasure to be here in Erbil today to announce the start of construction for the new consulate compound for the US Consulate General in Erbil. بەڕێز سەرک وەزیران و وەزیری شارەوانی و گەشت و گوزار و میوانە بەڕێزەکان زۆر خۆشحاڵم بەخێر بێن ئەمڕۆ کە لێرە لە هەولێرم بۆ ڕاگەیاندنی دروستکردن و بیناکردنی باڵەخانەی قۆنسڵخانەیەک بۆ قۆنسڵخانەی گشتی ویلایەتە ئەمریکا لە هەولێر. The new Consulate General will sit on this beautiful piece of land that I first visited 5 years ago. باڵەخانەی قۆنسڵخانەی گشتی نوێی ئەمریکا لەسەرم پارچە زەویە قەشەنگە دروست دەکرێت کە نزیکەی 5 ساڵ بەر لە ئێستا سەردانم کرد. These facilities will represent the best in American architecture, engineering, technology, environmental sustainability, art, culture, and construction. ئەم باڵەخانەی قۆنسڵخانەی کە لێرە دروست دەکرێت نوێنەرایەتی باشترینەکانی ئەمریکا دەکات لە بیناسازی و تەلارسازی و ئەندازە و تەکنۆلۆژیا و پاراستنی ژینگە و هونەر و فەرهەنگ و هەروە دیبلۆماسیەتیش بەدڵنیاییەوە. And of course the best in diplomacy. دیبلۆماسیەتیش بەدڵنیاییەوە. The building will be a tangible sign of the continuing commitment of the United States of America to engage with and assist the Kurdistan Regional Government and the people of the Iraqi Kurdistan Region to build a strong region within a unified, federal, democratic and prosperous Iraq. ئەم باڵەخانەیە ئاماژەیەکی بەردەسەدارە بۆ پابەندی بەردەوامی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ تێکەڵکێشی دروستکردن و پشتیوانیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی عراق بۆ دروستکردنی هەرێمێکی کوردستانی عراقی بەهێز لە چوارچێوەی عراقێکی دیموکرات و فیدراڵ و گەشە سەندوودا. The ties between the people of the Iraqi Kurdistan region and the United States of America have endured for decades. پەیوەندیەکانی نێوان خەڵکی هەرێمی کوردستانی عراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ چەندین دێ بەردەوامە. The new consulate building demonstrates that the United States will stand with the people of the Iraqi Kurdistan region as they build a future that will be brighter than the past. دروستکردنی ئەم باڵەخانەیە دەری دەخات پابەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە بۆ شان وەستان لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە لە کاتێکا خەریکی دروستکردنی داهاتوویەکن کە کەشاوەتر بێت لە ڕابردوو. Let me give you a few examples of this commitment and partnership for the future. ڕێگەم پێ بدەن چەند نمونەیەکتان پێدەم لەسەر ئەم پەیوەندی هاوبەشەی کە لەگەڵ خەڵکی لەگەڵ لێرە هەمانە. One example is the Iraqi Governance and Performance Accountability Program. And on March 12th here in Erbil, I joined Deputy Prime Minister Talabani to formally open the office of this program in Erbil. یەکێک لە نمونەکان پرۆگرامی بەرپرسیارەتی وەدای حکومی عراقیە کە لە مانگی لە 12 مانگی ئازارە لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە نووسینگەی پرۆگرامەکەمان لێرە لە هەولێر کردەوە. This program will assist the Kurdistan Regional Government to improve the management of its public finances and public services and to ensure that those improvements will last. ئەم پرۆگرامە یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی ئیدارەدانی دارایی و هەروە خزمەتگوزارە گشتەکانی باشتر بکات و هەروە دڵنیا بین لەوەی کە ئەم باشترکردنانە بەردەوام دەبن لە داهاتوو. We will also continue to build cultural and educational bridges. ئێمە هەروە بەردەوامی لە دروستکردنی پردی پەروەردەیی و کەلتوریش. Each year, more than 450 Iraqis travel to the United States on professional and educational exchanges, such as Fulbright scholarships, Iraqi Young Leaders Exchange Program, and the Humphrey Fellowship Program. هەر ساڵێک زیاتر لە 450 کەسی عراقی گەشت دەکەن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چوارچێوەی پرۆگرامەکانی ئاڵگۆڕی پرۆفێشناڵی و هەروە پەروەردەییە وەکو پرۆگرامەکانی زەمالەی فولبرایت و هەروە پرۆگرامی ئاڵگۆڕی سەرکردەی گەنجی عراقی و هەروە پرۆگرامی هامفری. We also support English language instruction for about 600 underprivileged youth every year. ئێمە هەروە ساڵانە پشتیوانی پرۆگرامی زمانی ئینگلیزی دەکەین بۆ زیاتر لە 600 خەڵک لەوانەی کە پێشگوێخراون لە عراقدا. Our program participants come from all over Iraq, but many of them are men, women, and youth
from the Kurdistan region. بەشداربووانی پرۆگرامەکانمان لە سەرانسەری خەڵکی عێراقن بەڵام زۆر بژمارەی زۆریشیان ژنان و پیاوان و گەنجانی هەرێمی کوردستانن. The participants range from high school students who have never left their hometowns to mid-level professionals whose experiences in the United States can transform their careers and increase their ability to contribute to the development of a stable, prosperous, and democratic nation. بەشداربووانی پرۆگرامەکانمان هەروە هەمە جۆرن لە خوێندکاریان قوتابیەکی ئامادەییەوە کە شارەکەی خۆی هەرگیز جێ نەهێشتووە بۆ ئەو کەسانەی کە لە هەڕەتی پیشەکانیانن بۆ پێشخستن و بەرزکردنەوەی توانای و لێهاتوویان بۆی ڕۆڵ و بەشداریان هەبێت لە بەرەوپێشبردننی عێراقدا وەکو وڵاتێکی دیموکراسی و گەشەسەند و سەقامگیر. And finally, in February, Kurdistan Regional Government Minister of Planning, Dr. Ali Sindi, led the Kurdish participation at the Kuwait Conference for the Reconstruction of Iraq. نمونەی کۆتایشیمەوەیە کە وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر علی سندی لە مانگی دوودا سەرۆکایەتی وەفدی کوردی کرد بۆ کۆنفرانسی کوێر بۆ ئاوداکردنەوەی عێراق. I believe that the Iraqi Kurdistan region will be an important point of entry for foreign investment because this region has a very positive history of doing business. پێم وایە حرێمی کوردستان دەبێتە خاڵێک یاخود دەواازەیەکی گرنگی هێنانی و بەرهێنانی دەرەکی لەبەرەوەی ئەم هەرێمە مێژوێکی زۆر باش و ئەرێنی هەیە لە کاری بازرگانیدا. The United States wants to work with the Kurdistan regional government, but more importantly, with Kurdish businessmen and businesswomen to help attract new projects to come here to Kurdistan. ویلایەتە یەکانی ئەمریکا دەیەوێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا کار بکات و زیاتری لەوەش لەگەڵ ژنان و پیاوانی خاوەنکار و بازرگانی کووردا بۆەوەی سەرنجی پرۆژەی زیاتر بۆ ئەم هەرێمە ڕابکێشێت. So I'm very honored to be with you here today to announce the construction of a new consulate. Mr. Prime Minister, Madam Minister, I'm very happy that we will have a beautiful new compound in the shadow of the mountains here on the north side of Erbil. دووبارە زۆر خۆشحاڵم کە لێرە هاوڕێتانەکەم جەنابی سەرۆک وەزیران و بەڕێز خانمی وەزیر و زۆر خۆشحاڵم کە لێرە ڕای دەگەێنین بینای نوێی قونسوڵخانە لەسەر مەرزە لە سێبەری شاخەکانە دروست دەکەین.